گۆڤاری ئابووری فۆربیس بۆ ئەم ساڵیش لیستی ملیاردێرەکانی جیهانی بڵاو کردەوە. بەپێی راپۆرتی ئەو گۆڤارە کۆی گشتی سامانی ملیاردێرەکانی جیهان و ژمارەیان لە ئەم ساڵدا دابەزینی بەخۆیەوە بینیوە بە جۆرێک کە لە ساڵی 2018دا 2208 ملیاردێر لە لیستەکەدا هەبوون و سامانەکەیان 9100 ملیارد دۆلار بووە، بەڵام لەم ساڵدا ژمارەیان بۆ 2153 ملیاردێر کەمی کردووە و سامانەکەشیان بۆ 8700 ملیارد دۆلار دابەزیوە. لەسەرەوەی ئەو لیستەی فۆربیس بڵاوی کردوتەوە، جێف بێزەوس بەڕێوەبەری کۆمپانیای ئەمازۆن هەیە کە خاوەنی 131 ملیارد دۆلارە. ئەو ساڵی ڕابردووش دەوڵەمەندترین کەسی جیهان بوو. لە پلەی دووەمیشدا بیل گەیتسی بەڕێوەبەری کۆمپانیای مایکرۆسۆفت دەبینرێت کە سامانەکەی 96 ملیارد و 500 میلیۆن دۆلارە. پاشان وارن بافتی ئەمریکی کە بەڕێوەبەری کۆمپانیای بێرکشێری هاسەوەیە بە 82 ملیارد و 500 میلیۆن دۆلار پلەی سێمی گرتووە. لە پلەی چوارەمیشدا بێرنارد ئارنۆی فەڕەنسی هاتووە کە خاوەنی کۆمپانیای LVHM و سامانەکەی 75 ملیارد دۆلارە. لە پلەی پێنجەمدا کارلۆس سلیم هالۆی مەکسیکی هاتووە کە خاوەنی کۆمپانیای تێلمێکسە و سامانەکەی 64 ملیارد دۆلارە. لە پلەی شەشەمیشدا ئەمانسیۆ ئۆرتیگا گاوۆنای ئیسپانی هاتووە کە خاوەنی کۆمپانیای جلوبەرگی زارە و سامانەکەی 62 ملیارد و 700 میلیۆن دۆلارە. لە پلەی حوتەمدا لاورێس جۆسف ئالیسنی ئەمریکی هاتووە کە بەڕێوەبەری کۆمپانیای ئۆراکڵ و سامانەکەی 62 ملیارد و 500 میلیۆن دۆلارە. مارک زوکەربێرگی ئەمریکی خاوەنی فەیسبووکیش بە 62 ملیارد و 300 میلیۆن دۆلار پلەی هەشتەمی گرتووە. پاشان لە پلەی نۆیەم مایکل بلومبێرگی ئەمریکی هەیە کە خاوەنی کۆمپانیای بلومبێرگە و سامانەکەی 55 ملیارد و 50 میلیۆن دۆلارە. لۆرنس پیجی ئەمریکیش کە یەکێکە لە دامەزرێنەرانی کۆمپانیای گوگڵ سامانەکەی 50 ملیارد و 800 میلیۆن دۆلارە و پلەی دێمی بۆ خۆی مسۆگەر کردووە. بەپێی زانیاریەکانی گۆڤارەکە بەهای سامانی 1000 کەس لە ملیاردێرەکان بەراورد بە ساڵی ڕابردوو دابەزیوە. مارک زوکەربێرگ بەڕێوەبەر و دامەزرێنەری فەیسبووک هەرچەندە پێگەی خۆی لە ڕیزی 10 ملیاردێرە یەکەمەکەی جیهاندا پاراستووە، بەڵام سامانەکەی کە 71 ملیارد دۆلار بوو لە ساڵی 2018دا ئەم ساڵ بە بڕی 8 ملیارد و 700 میلیۆن دۆلار دابەزینی بەخۆیەوە بینیوە کە بەهۆی دۆسیەکانی پەیوەست بە پارێزراونەبوونی زانیاریە تایبەتەکانی بەکارهێنەرانی فەیسبووک هەندێک لە پشکەکانی بەڕێژەی 1/3 دابەزیوە. لەم ساڵدا ژمارەی ملیاردێرە ئەمریکیەکان 607 کەس بووە کە بەراورد بە وڵاتەکانی دیکە زۆر لە پێشترە. چینیش لە پلەی دووەمدا دێت بە 324 ملیاردێر. هەروەها 52 ملیاردێری بەریتانی لە لیستەکەدا ناویان هاتووە. لە لیستی ئەم ساڵدا ناوی 267 کەس ڕاوەتەوە کە لە لیستی ساڵی ڕابردوودا هەبوون. لە نێویشیاندا دۆمۆنیکۆ دۆڵچە و ستیڤانۆ گابانا کە دوو دامەزرێنەری کۆمپانیای فاشن و جلوبەرگی دۆڵچە و گابانان. ژمارەی ئەو ژنە ملیاردێرانی کە لە لیستی ئەم ساڵدا هەن بۆ 252 ژن بەرز بۆتەوە کە دەوڵەمەندترینیان ویاجونی چینیە. ئەم ژنە کە بازرگانی خانوبەرەیە سامانەکەی 9 ملیارد و 400 میلیۆن دۆلارە. گەنجترین ژنی ملیاردێری جیهان کە ناوی لە لیستەکەدا هاتووە کیلی جێنەری ئەمریکیە کە تەمەنی تەنها 21 ساڵە و سامانەکەی 1 ملیارد دۆلارە. جێنەر خاوەنی کۆمپانیای ئارایشی کیلیە کە 3 ساڵ لەمەوبەر دامەزراندووە.